سەرکێشی بایدن لە شەڕی ئۆکراین لە کۆتا ڕۆژەکانی دەسەڵاتیدا. ڕۆژی سێشەممە 19 نوامبر بەرامبەر بە 29 خەزەڵوەر ئەرتەشی ئۆکراین 6 موشکی دوور مەودای دروستکراوی ئەمریکای ئاراستەی خاکی ڕووسیە کرد. بەپێی راپۆرتەکان ئەرتەشی ئۆکراین ڕۆژی 30 خەزەڵوەریش بە موشکی دوور مەودای سێبەری تۆفان کە دروستکراوی بریتانیایە چەند خاڵێکی لە قوڵایی خاکی ڕووسیا کردە ئامانج. دەوڵەتی ڕووسیا بەرامبەر بەکردەوە سەربازیەکانی ئەم دواییەی ئۆکراین کاردانەوەی توندی لە خۆی نیشاندا. هەرو ڕۆژە پوتین سەرۆک کۆماری ڕووسیا دۆکتۆرینی بەڕۆژکراوی ئەتۆمی ڕووسیای واژۆ کرد. ئەو بۆ مانایە کە ئەگەر ڕووسیا بکەوێتە بەر هێرشێکی ئاسایی بە پشتیوانی دەوڵەتێکی خاوەن چەکی ئەتۆمی، لەوانەیە بیر لە بەکارهێنانی چەکی ئەتۆمی بکاتەوە. ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەر ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە زاری بەرپرسانی ئەمریکاوە نووسی بووی بایدن ڕێگەی داوە کە بە موشکی ئەمریکایی هێرش بکرێتە سەر قوڵایی خاکی ڕووسیا. ئەم ئیجازەیە بۆ بەکارهێنانی ئەم چەکانەیە کە بە سیستمی موشکی تاکتیکی ئەرتەش ناسراون. بە گوێرەی راپۆرتەکان ئەم موشکانە توانایی بە ئامانجگرتنی وردیان هەیە و شوێن هەڵگرتنیشیان کارێکی ئەسەمە. کۆشکی سپی ئەم هەواڵەی پشتڕاست یان ڕەت نەکردەوە. بەرپرسانی نظامی ڕووسیا وتیان کە 5 موشکیان لە ئاسمان تەقاندۆتەوە و بەهۆی یەکێکی تر لە موشکەکانەوە ئاگر لە شوێنێک کەوتوتەوە کە بەخێرایی کوژاوەتەوە. ڕۆژنامەی فیگارۆ چاپی پاریس ڕایگەیاند کە کاربەدەستانی خاوەن هێژمونی فەڕەنسە و ئینگلیز پشتیوانیان لە بڕیارەکەی بایدن کردووە و ڕێگەیان بە ئەرتەشی ئۆکراین داوە کە موشکەکانی سکالۆپ و سێبەری تۆفان کە دروستکراوی ئەو دوو وڵاتەن لە دژی ڕووسیا بەکاربهێنن. هاوکات جۆزێف بۆرێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئوروپاش وێڕای ئاماژەی بەوەی کە پوتین ئامادە نییە گفتوگۆ بکات پشتیوانی لە بڕیارەکەی بایدن کردووتی من بەردەوام پشگیریم لە هێرشکردنە سەر قوڵای خاکی ڕووسیا کردووە. ماریا زاخارۆف وتەبێژی وەزارەتی دەرەوەی ڕووسیەش لە بەرامبەردا ڕایگەیاند بەکارهێنانی موشکی دوور مەودا لەلایەن کیێفەوە بۆ هێرشکردنە سەر خاکی ڕووسیا بە مانای بەشداری ڕاستەوخۆی ئامریکا و هاوپەیمانەکانیەتی لە شەڕ لەگەڵ ڕووسیا و گۆڕانکاریەکی بنەڕەتیە لە سروشت و ڕەوتی شەڕدا. وەڵامی ڕووسیا لە ئاوا دۆخێکدا بە شێوەیەکی هاوسەنگ و تەواو بەرچاو دەبێت. بە گوێرەی راپۆرتی ئاژانسی هەواڵی تاس ڤیلادیمیر جابارۆف جێگیری یەکەمی کومیتەی کاروباری نێودەوڵەتی پەرلەمانی باڵای ڕووسیا ڕۆژی یەکشەممە وتی بڕیارەکەی واشنگتۆن بۆ ڕێگەپێدان بە ئۆکراین بە هێرشکردنە سەر قوڵایی جۆغرافیای ڕووسیا بە موشکی دوور مەودای ئەمریکا لەوانەیە ببێتە هۆی جەنگی جیهانی سێوم و بە خێرایی وەڵامی پێ بدرێتەوە. ئەو بڕیارەی سەرۆک کۆماری ئەمریکا دوای 2 مانگ گفتوگۆ و لێکۆڵینەوە دراوە. راپۆرتەکان باستەوە دەکەن کە بایدن پێشوەختە دۆناڵد ترامپ و کەسە نزیکەکانی لە بڕیاری کابینەکەی ئاگادار نەکردبەوە. ترامپ لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەڵێنیدا بوو کە لە ماوەی 24 کاتژمێردا کۆتایی بە شەڕی ئۆکراین دەهێنێت. ناوبراوتبووی ئەمریکا بودجەیەک بۆ یارمەتیدانی ئۆکراین تەرخان ناکات و ڕێگری دەکات لەوەی کە ئەو وڵاتە بە ناتۆوە پەیوەست بێت. بەڕاستیدا سیاسەتی ترامپ لە خولی پێشووی سەرۆک کۆماریدا بریتی بوو لە نزیک بوونەوە لە ڕووسیا بۆ ئەوەی لە چین دووری بخاتەوە، سیاسەتێکی کە پێدەچێت لە دەورەی داهاتووشدا پەیڕەوی بکات. ڕۆژنامە چەپەکانی ئەمریکا ئەوەی کە کۆشکی سپی ترامپی لەو بڕیارە واتە ڕێگەپێدان بە دەوڵەتی ئۆکراین ئاگادار نەکردوێتەوە وەک ڕووداوێکی بێوێنە چاو لێ دەکەن و بە نیشانەی بوونی کەلێن و ناکۆکی ئاشکرای ناو بازنەی دەسەڵاتی ئەمریکای دەزانن. ئەندامانی کابینەکەی بایدن پێیان وایە بەهۆی پێشڕەویەکانی ئەرتەشی ڕووسیا نەک هەر نابێ یارمەتیەکان بە کیێف کەم بکرێتەوە یان ڕابگیرێت، بەڵکو پێویستە پەرام پێ بدرێت ئەوان لەسەر ئەو بڕوایان کە لایەنەکانی شەڕ لە ئۆکراین بە ناچاری ناکۆکیەکانیان لە ڕێگەی دانوستانەوە چارەسەر دەکەن. لە ئاوا دۆخێکدا پێویستە دەوڵەتی ئۆکراین بتوانێت پشت بە هێزی نظامی وڵاتەکەی ببەستێت. میدیای هێزە چەپ و کۆمونیستەکان و هەندێک لە میدیا لیبراڵەکان لە ئەمریکا هۆشداری دەدەن لەوەی کە ئەو سیاسەتەی ئێستای کابینەی بایدن و شوێن کەوتووە ئوروپاییەکانی
زەمینە بۆ هەڵگیرسانی شەڕی جیهانی سێەم خۆش دەکات. ئەوان نووسیانە بەڵێنەکانی ترامپ بۆ کۆتایی هێنان بە شەڕی ئۆکراین فریوکاریەکی کاتی هەڵبژاردن بووە و دەوڵەتی ئەمریکا وەک ئەندامێکی ناتۆ هیچ ڕێگایەکی دیکەی لە بەردەمدانیە جگە لە بەهێزکردنی ئۆکراین. هەر بۆیە چارەنووسی ئەو شەڕە یان لە بەرەکانی شەڕدا دیاری دەکرێت یان دەبێت ئەو بزوتنەوە دژە شەڕی ئێستا ئەوەندە بەهێز بکرێت کە بتوانێت ئاگربەست و کۆتایی هێنان بە شەڕ لە ئۆکراین و غەزە و لوبنان بەسەر دەوڵەتە دەستڕێژیکارەکاندا بسەپێنێت. هاوشێوەی ئەو ڕووداوەی کە لە دەی هەفتای زاینی لە کاتی پاشەکشەکردن بە هێزە نزامیەکانی ئەمریکا لە ڤیێتنام بینیمان.